باڵچانەبێ داوایکی زۆر کوتم لە دایکان و باوکانی بەڕێزەیە لەم کاتیا کە بارودۆخی باشووری کوردستان بە دۆخێکی ئەجیار قورس و ئاڵۆزا تێپەڕێ داوایان لێ یەکەم کە بە هیچ جۆرێک ڕێگا نەدەن مناڵەکانیان لە بەردەم کەناڵە ئاسمانی کوردەکانە دابنیشن ئەم کەناڵانە لە بری گەیاندنی سوود و زانیاری بە سوود بە تاکیانی کۆمەڵگە و بە خێزانی کوردی ڤایرۆس و نەخۆشی کوشندە بڵاوەکەنەوە بوونەتە مای سەرشە بۆ تاکیانی کۆمەڵگای کوردی ئەم کەناڵانە بوونەتە مای نەکبەتی بوونەتە مای ماڵوێرانی بۆ ئینسانی کورد بۆ خێزانی کوردی هەمومان نەزانین کە ئەم کەناڵانە چ ئەجندایەکی سیاسی لە پشتیانەوەیە بۆیە چکار لە دایکان و باوکانەکەم کە نەهێڵن مناڵەکانیان لە بەردەم کەناڵە تەلەڤیزیۆنەکانە دابنیشن چونکە دوجار ئەم مناڵانە کاریگەری خیتابی تەلەڤیزیۆنەکانیان لەسەرە دوجار کارکتەریشان لێ دەرەچێت کە لەژێر ڕکێفی دایکان و باوکانە دەرەچن نامێنن بۆی ئاگاتان لە مناڵەکانتان بێ ڕێگا نەدەن سەیری کەناڵە کوردەکان بکەن بەسپاسەوە